پەرلەمانی فیدراڵی ئەڵمانیا دەرگاکانی بۆ شەندێکی باڵای باکوور و ڕۆژهەڵاتی سووریا کردەوە. ئیلام ئەحمەد و فەرماندا ڕوحڵات ئافرین لە نێو هۆڵەکانی بڕیاردا لە ئەڵمانیا باسییان لە داهاتووی سووریا و مەترسیەکانی سەرناوچەکە کرد. ئەڵمانیا دەیەوێت لە زاری ژنە سەرکردەکانی کوردەوە نەخشە ڕێگایەک بۆ پشتگیریکردنی ڕۆژئاوا و سەقامگیری ناوچەکە بدۆزێتەوە. darf die Region nicht alleine. نابە ئەم دەست ژوێ ناوچەیە بردن نابە ئەم پشتا خۆ بدن نونەرێن ڕێڤەبەریا خۆسەر نابە ئەم دەف ژێ بردن جهێ مخابنیە یەک و حکوومەتا فەدرال دناسکردنا vêyekê de têk diçe ji aliyekî ve destê alîkariyê ji serokê demkiyê Sûriye re dirêj dike û sozên berbiçavên darayî dide wî lê di daxwaza parastina rêveberiya xweser û parastina pêkhateyên li navçeyê de têk diçe ku rêz li parastina mafên kêmneteweyan û nêrînên cuda bêgirtin و هەروەها ez dibêjim pirrengiya olî Sûriyê cihekî pirrengiya olî ye divê em wan biparêzin. لە کۆبوونەوەکەدا کە ئەندامانی فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمان ئامادەی بوون بە وردی باس لە هەڕەشە بەردەوامەکانی پاشماوەکانی داعش کرا. شاندە کوردەکە نیگەرانی خۆیان نیشاندا لە پشتگوێخستنی ڕۆڵی ژنان لە پرۆسە سیاسیەکانی سووریا و جێبەجێکردنی ڕێکەوتنەکانی نێوان حکوومەتی سووریا و هەسەدا. هەر بۆیە داوایان کرد کۆمیتەیەکی نێودەوڵەتی بۆ چاودێریکردنی دۆخەکە و پاراستنی ناوچەکە پێک بهێنرێت. کۆمیسیۆنێک و پێویستە بیاواکردن ئەوەیە هێلی ناودەولەتی دە شێوازێکی دن شوپاندنێک ژێرە هەیە لێ زەحمەتی تێدا هەنش بۆ ویە ماداخواست کرد و ئەو مەکانیزمە بیاواکردنش بۆ و گاف بگاف هەمی بشوپینێ یعنی خاڵێن هەنە مەسەلەن چارەسەرکردنیان پەیمانە یان ئێتیفاقێدا خاڵên girêdayî şamê ne yani tevlîbûna hikûmetê ye herwiha temsîla di destûr de ye herwiha vegera penabera ye mesela xelkê Efrînên herwiha deverê dinin û serbest berdana esîra ye vana gavên êku pêk hatibin jî lê hindik pêk hatine dereng pêk hatine komisyonek hebe mesela vana bişopîne wê belkî zûtirîn wext mesela van itîfaqa gav bi gav hemî pêk werin. ئەندام پەرلەمانی ئەڵمانیا لە فراکسیۆنە جیاوازەکان هاوڕابوون کە سیستەمی فیدرالیزم تەنیا کلیلی چارەسەری قەیرانی سووریایە جەختیان لەوە کردەوە کە دەبێت مافی کەمینەکان و پێکهاتەکان لە دەستوری داهاتی وڵاتدا جێگر بکرێت بۆ ئەوەی سەقامگیری بۆ ناوچەکە بگەڕێتەوە. Das heißt nicht, dass man das aber Syrien 4 oder 5 teilen muss. Ev nayê wê watayê ku divê em Sûriyeyê li ser 4 û 5 beşan da beş bikin. Ez bawer dikim ku dikare Sûriyeyeke mezin hebe. Lê Sûriyeyeke ku rê bide serxwebûna herêmî, otonomî, çarenivîs û xwareveberiyê, bi kêmanî bi rêya hevkariyê. Ku divê ev yek pêka nebe. Bi dîtina min divê em giringiyê bidin vê yekê û bi eşkereyê bêjin bi bejdariya jinan û herwiha pirsa çawaniya raftarkirina li gel tawanin berê. Bi baweriya min tişt pir hêdî dimeşin. Ez dizanim ku tenê hinekî zêdetir salekî bi serketina Esed ra derbas bûye. Dibe ku em gelek hêvî nekin. Lê di heman demê de divê gavên destpêkê jî ji niha ve werin avêtin ji ber ku eger niha çênebin dê ti carî çênebin. پەیامی کۆتایی شاندەکە ڕوون بوو کاتی کارکردنی جددیە بۆ ناساندنی فەرمی مافەکانی کورد و پاراستنی ڕۆژئاوا لە هەر دەست درێژیەک. لێرە لە پەرلەمانی ئەڵمانیا کورتوانی پەیامێکی بەهێز بگەێنێت میوانداریکردنی فەرماندەیەکی پەژە و دیپلۆماتکارێکی باڵای وەک ئیلهام ئەحمەد نیشانەی گۆڕانکاریە لە دیدگای ئەوروپا بۆ دۆزی کورد لە سووریا ئاڵاشاڵی ڕووجا و بەلین